حەزرەتی بابا ناوس یەکێکە لە سەرکردە ئاینیەکانی یارسان لە ناو سەرئەنجامی پیرۆزە دەورەیەک هەیە بە ناوی دەورەی بابا ناوس کە بە شێوەیەکی کامەڵی و بە تەواوی باسی ئاینی یارسانەکە و زمانی کەڵامەکانی بابا ناوس زمانێکی قورسن و پڕ لە ڕەمز و دیشانن هەتا بۆ کاکەیەکانیش لێکدانەوەیان ئاسان نییە. یەکێکە لەو سەرکردە ئاینیانەی کە ئێمە لە پێنج سەرکردەکەیدا ئەنێن کە ئاینی یارسانیان پاراستووە و بڵاویان کردوتەوە. تەبان لە ناوچەی هەورامان دەیەکە ناوی سەرگەتە ئەو لەو شوێنەیە و دایکی داوی دای خەزان بووە ناوی خەزان بووە با بڵێن و ئیشی شوانکارە بووە بەڵام بەو پەرجوانەی کە هەی بووە بەو گفت و لەفت و بەو زمانێک کە هەیبووە لە خەڵکی تر جیاواز بووە. هەرچەند لە لای هەورامیەکان ئێستا هیچ نووسراوێکی بابا ناوس نەماوەتەوە بەڵام لە لای یارسانەکان دەورەیەکی کامل هەیە بە ناوی دەورەی بابا ناوسەوە. سەرچاو مێژوەکان باسی ئەوەکەن کە بابا ناوس هاوزەمانی شێخ عەبدولقادری گەیلانی بووە و هاوزەمانی پیرشالیاری یەکەمیش بووە و نامەگۆڕینەوە لە نێوان شێخ عەبدولقادری گەیلانی و پیرشالیارە هەبووە. بابا ناوسیش هەر لەو زەمەنە ژیاوە شوان بووە و بە شێوەیە قسەی کردووە خەڵک بە شێتیان زانیوە لەبەرەوە زیاتر بە بلەشێتیش ناوی دەرکردووە. یەکێکە لەو مەزارە پیرۆزانەی یارسان کە ئەگەر ئێمە دەسەڵاتمان هەبێ یا ئەگەر ڕێکخراوەکان هاوکاریبان بکەن پێویستە مەزارەکەی نۆژەن بکرێتەوە و بۆ خەڵکی هەورامان و ئەو کەسانی کە یانوێ زیارەت بکەن بچنە ئەو شوێنە شوێنێکی گونجاوی بۆ دروست بکرێت. چەندان لەگەڵ وەزارەتی ئەوقاف و لەگەڵ ڕێکخراوەکان قسەمان کردووە کە بابا ناوس پێویستی بە نۆژەنکردنەوە پێویستی بە دیاریکردنی شوێنەکەی هەیە و پێویستی بە ساختکردنەوەی شوناسەکەی هەیە. هەستم لە لای ئێمە ساغ بووەتەوە ئەوە هیچ نییە بەڵام زۆربەی ئەو مەزارانەی کە یارستان ئێمە لە کتێبەکەی پیرشالیارەکانە باسم کردووە ئەو مەزارانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانان خەڵکی هەموو جۆرە خەڵکێکە چێتە زیارەتیان بەڵام شوناسەکان هی یارستانە و ئەمە مانایەوە نیە ئەمە بڵین ئەگەر شوناسەکەی یارسانی بێ خەڵکی تریش نچێتەوە. ئەو کەسانە ئەو سەرکردە ئاینیانە لە کاتی خۆیان خەڵخۆشی ویستون و تەوحیدیان بڵاو کردوتەوە خەڵکیان ڕێنوێنی کردو بەرەو پەرستنی خوای گەورە. لەبەرەوە تا ئێستاش لە زیکرایەتی خەڵکی کوردستانە ماون و کەسێکی بەڕێز سێریانەکەن ئێستاش هەموو لە پێڕەوکرانی هەموو ئاینەکان سەردانیەکەن و بە پیرۆز دێزان و خێر و خێرات ئەکەن لەو شوێنە. لەبەرەوە با ڕموزەکان بۆ هەمومان بێ و بەشێک بێ لە کەلتوری کورد وها لە ناویشیانە هەر یەکەیان سەر بە ئاین و ئاینجایەکە.